ڕێگا هەواڵمان بۆ هات کە قوڕەیش بە سوپاوە بەرەو ئێمە دێت. ئەی پێغەمبەری خوا، وەڵڵاه ئێمە وەکو شوێنکەوتوانی موسا بە تۆ ناڵێن بڕۆ تۆ خوا ساری کرایەوە، ئەو خەمە قورسەی لەسەری بوو تۆ زێڕەویەوە. ئیبن مەسعود دەفەرمێ کاتێک چوین بەرەو غەزای بەدر، لە نێوەی ڕێگا هەواڵمان بۆ هات کە قوڕەیش بە سوپاوە بەرەو ئێمە دێت، سێ ئەوەندەی ئێمە ژماری. پێغەمبەر صلی الله علیه وسلم مشاوەرەی بە ئەنساریەکان کرد، چونکە ئەنساریەکان بڕیاریان وا بوو کە تەنها دیفاع لە پێغەمبەرەکەن لە ناو مەدینە عەلەیهی سڵاتو وسەلام، لە دەروی مەدینە ئەوان پابەند نین. ئێستا دەروی مەدینە ئەوە بوو. ئەبوو بەکر قسەی جوانی کرد، عومەر قسەی جوانی کرد، خوایان لە ڕازی بێ. میقدادی کوڕی ئەسوەد ئەفەرمێ وتی ئەی پێغەمبەری خوا، وەڵڵاه ئێمە وەکو شوێنکەوتوانی موسا بە تۆ ناڵێن بڕۆ تۆ خواکە شەڕکە، ئەڵێن بڕۆ پێشمان کەوە، وەڵڵاه لەگەڵت دێین، لە لای ڕاستەوە شەڕ دەکەین، لە لای چەپتەوە شەڕ دەکەین، لە پێشتەوە شەڕ دەکەین، لە دواتەوە شەڕ دەکەین، هەرگیز بەجێت ناهێڵین. پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەشرق وجهه وسر، زۆر زۆر ڕوخساری دڵخۆش بوو، ڕوخساری کرایەوە، ئەو خەمە قورسەی لەسەری بوو تۆ زێڕەویەوە.